ئێمە هیچ تەشیرێکمان نەکردووە گرێبەستێک کراوە پێچەوانەی قانونە ئەم گرێبەستە سزا نادرێتە کەرتی تایبەت ئێستا هێنان و دانان و بەڕێوەبردن هەرسێکی جێگیرکردنی 225 کامێرا لە سنووری پارێزگای سلێمانی لە قۆناغی کۆتاییە بدرێتە بکەوێتە کات دراوە بە کەرتی تایبەت لە کاتێکا من خۆم 5 ساڵە داوایەکەم تۆمار کردووە 96 کامێرای دیاریکردنی تیژڕەوی حکومەت یاریەم هەبووە دیار نەماوە یەکی بە 74 میلیارد دینار لە داهاتی سلێمانی کڕاوە دیار نەماوە چی بەسەرات واتە کامێرەکانی حکومەت دیار نامێنێت بەڵام کۆمپانیایەک دێت بە سیستەمی پۆینت دو پۆینت هەموو سنووری پارێزگای سلێمانی واتە ئیدارەی گەرمیان ڕاپەڕین سلێمانی پارێزگای هەڵەبجە کامێرە ڕێژەکە ئەم کۆمپانیا کە لە ساحەفتای داهاتەکەی بۆ خۆی بێ لە قۆناغەکانی سەرەتا واتە ئەگەر ئێمە ملیۆنێ سزا بدرێن ئەبێ 700 بۆ کۆمپانیا بێ ئەو جاجگەلەوەی سەرپێچی قانونە ئەمە لە هیچ یاسایەکان نییە غرامە ئەبێ بە قانون بێ لە هیچ یاسایەکان نییە کامێرای دیاریکردنی تیژڕەوی بە قانون دیاریکرا بێت چجای ئەوەش بدرێتە کۆمپانیا تازە تەبعاً کەوتەتە قۆناغی کۆتاییەوە ئەیانوێ یەک دوومانێکی تر بیکەن و زۆر بە سەریحیش پێتان بڵێم ئەمە سەرۆکی حکومەت و جێگرەکەی کردویانە ئەو لە ئەم سنوورە بۆ کۆمپانیا سنووری هەولێر و دۆکیش بۆ کۆمپانیایەکی تر وەلەمانی ئایندۆ ئەوەی هەولێریش دەست پێەکە و دواترەوەی دۆکیش دەست پێەکە